بەردەوام دوکانە خواردەمەنیەکان و بەتایبەت خورما و شیرینی گۆشت جممەیان دێت لە کڕیار و هۆکاری ئەم گۆڕانکاریەش بۆ هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان دەگەڕێتەوە. مانگی ڕەمەزان بە خێر بێت، خێر و بەرەکەتە، ئەو نێ پێشوازی لە یەکەن خورما کڕین ئینشەڵا مانگێکی پێر خێر و بەرەکەت و ئاشتیە بێت، مانگێکی پڕ بەرەکەت دەبێت بۆ هەموو مسڵمانان. زۆر سپاسدانەکە مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ ئینشەڵا. وەڵا لە ئێستەیە لای خۆمان نزیکەن 30 جۆرمان هەیە، بەڵێ بە وشک و بە تەڕیەوە. تەبعاً لە ڕەمەزانانە خوا زیاتر لەسەر خورمای تەڕ و شلە، ئەوانەی کە زیاتر شیلەدارن شیلیان هەیە و بەڵێ خورما تەڕ و نەرمەکان خواستێکی زیاتریان لەسەرە. لە 2000 دەست پێیەکە هەتا وەکو 20000 لێ ئێستەیە. تەبعاً ئەو کورد سعرانەش بە پێی شوێن و بە پێی بڵێ نوعەتی خورماکان جیاوازی هەیە. سەرەڕای قەیرانی دارایی بەڵام بەهۆی بەرەکەتداری مانگی پیرۆزی ڕەمەزان هاوڵاتیان بە هاتنەوەی مانگە پیرۆزەکە دڵخۆشن و هەر لەبەر ئەوەشە بەو پڕی دڵخۆشیەوە دێنە بازاڕ و پێداویستیەکانی خوانی بەربانگ و پارچەیە و دابین دەکەن. خوا بەرزابێ وەڵا بەرەکەتی مانگی ڕەمەزان خۆی بە خۆیەوەیەتی پێویست ناکەمە باسی کەین شەڵا بە باشە ئەشکێتەوە بە ئیزنی خوا موچۆش لە میعادی خوا بیرەوەنەی کە باشە بێت. بڵێن لە مانگی ڕەمەزانە خواستیش بۆ گۆشت زیاکە خواست بۆ خۆش زیاکە ئەی خۆی خەڵک نەوس نەبێت کە بە ڕۆژوو بوو نەوس نەبێتت نەگۆشت هەموو شتێ خواستی لەسەر زیابێ. زۆر زۆر دڵخۆشم سپاس بۆ خوا یعنی ئەو مانگە مانگێکە نییە کە ئیتر خوای گەورە نییە توانیم گەڕنەوە بۆ لای و خێرێکمان بە زۆر چاقە ئەڕوات یعنی زۆر زۆر دڵخۆشم بە هاتنی یعنی توانین لەوێ مانگێکە خۆمان بگەڕنەوە تەو بکەیت تایە. وەڵای من ئەو خۆم لە حەوزە شەقی شەقم یعنی ئیشمان ناوەسێ ماشەڵڵا پێش ڕەمەزان ئەرە وەڵڵا. وڵاوکو دڵخۆشی بۆ هاتنی مانگی ڕەمەزان ئەوە باز ناکرێت. زۆر زۆر خۆم وەک شەخسی خۆم زۆر دڵخۆشم بەوە. من 30 ساڵ لەگەڵ ڕەمەزانوانە بەزام لە چ لە های نەگرتوومە لە چ زستان نەگرتوومە بەجۆی تەمەنی خۆم. ڕەمەزان خۆی بەرەکەتە، هەر خۆی ڕەمەزان مانگی بەرەکەتە وە لە قورئانە هاتووە، مانگی ڕەحمەتە، مانگی پارانەوەیە، جوڵەی تێکەوتۆ بازار سپاس بۆخوا. بەڵام ئەگە خەڵک دڵی خۆشتر بێ و جیفانی پڕ بێ و کاسەی پڕ بێ و جیفانی گەرمتر بێت بازار سەریعتر و باشتر دەبێت. من لەوەتی لە مازاڕێ ئامۆتاریشم لە مازار ڕاستبی کردووە. ڕەمەزانی وا سارد نەبینم بۆنی کەسابەت ئەو کەسابەت بەمەسمە. ساڵان بە هەفتەیە پێش یەکەم ڕۆژی ڕەمەزان بڕواکە تریا ناکەوتین. ئەو ساڵەوەی خوا کەریمە ئینشەڵڵا. چاوەڕوان دەکرێت لەگەڵ دابشکردنی موچەی مانگی شوبات بازار لەوەی کە هەیە گەرم و گوڕی زیاتر بەخۆ ببینێت و جوڵەی بۆ بگەڕێتەوە بەتایبەت بۆ ئەو کاسبکار و دوکاندارانەی بەرهەمەکانی پەیوەست بە مانگی ڕەمەزان دەفرۆشن. وشێر محەممەد کەناڵی یاسمانی پەیام سلێمانی. موچە لە کاتی خۆیدا نایەوە دووا دەکەوێت بەڵام هاوڵاتیان بە گەرم و گوڕێکی زۆرەوە